میوانەکەم دانا سعید سۆفی چاودێری سیاسی سوپاس بەمە دەبنێت کە دیارە لە ئێستادا هەوڵەکان بەردەوامن و نوێترینیان بابەتی پێکێنانی لیژنەیە کە لە پاش کۆبوونەوەی بەرزانی لەگەڵ لایەنە سیاسەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە. ئەمڕۆ لە پاش کۆبوونەوەی ئەم لیژنەیە لەگەڵ گۆڕان و کۆمەڵ بە سەرنجی ئێوە تێپەڕاندنی ناکۆکیە سیاسەکان بەکوێ گەیشتووە وەک خۆی ماوەتەوە یان دەبێت چاوەڕێ بکەین کە ئەم ناکۆکیانە بە کۆتا بێن؟ پێم وایەوە هەنگاوێکی ئیجابیە و دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان لە نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها ئەو بڕیارێک کە دراوە لە کۆبوونەوەکەی با بڵێن لایەنە سیاسیەکان لەگەڵ کاک مەسعود مەسەلەی ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان و حکوومەت، بەڵام دیارە ئەوەش چاوەڕوانکرا بوو کە بە یەک کۆبوونەوە لەوانەیە ئەو مەسەلەی چارەسەر نەکرێ و هەروەها ئەو کاردانەوەی یاخود ئەو ڕاگەیاندنەی بستنەوەی گۆڕانیش چاوەڕوانکرا بوو لەوەرەوەی کە ئەوان ناتوانن بەشداری هیچ کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی بە ناوی سەرۆکایەتی هەرێم بکەن یاخود هەر کۆبوونەوەیکی ڕسمی تاکو دۆخی پەرلەمان و حکوومەت ئاسایی نەکرێتەوە. هەمان ئەو هەڵوێستەیە کە پێشتری شایان بووە. بۆچی بەتەنیا گۆڕانم گرفتەی هەبێ؟ من پێم وایە مەبەستمەوەی کە تێبینیان لەسەرەوە هەبێت کە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کۆ ببنەوە. لە ڕاستیدا کێشەکەی ئەوان لەبەر ئەوەی ئەوان زەرمەند بوون لە پەرلەمان بەو مانایی و لە ناو حکوومەتیشدا ئێستا لە ناو حکوومەت نەماون و بڕیارەکەش بڕیارەکەی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان بووە یاخود سەرۆکی ئەو پارتە بووە. من پێم وایە ئەو هەڵوێستەی ئەوان دەتوانم بڵێم ینی بیانوویەکی شەرعی هەیە و ناشکرێ بەڕاستی بەشداری هیچ کۆبوونەوەیکی ڕسمی بکەن لە کاتێکدا خودی گرفتەکە پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوە هەیە و دوازار پەڕیوێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان یاخود بۆ ناو حکوومەت پەڕیوێتەوە. بەڵام وەک گوتم یانی ئەو دەستپێکردنەوەی ئەوانە گفتوگویانە هەنگاوی چاکە و ئەگەر لە کۆبوونەوەی داهاتوو دەکە بڕیارە باڵین بە ناوی سەرۆکایەتی هەرێمەوە بکرێ و لایەنەکان تێدا بەشدار دەبن لەوێ بڕیاری یەکلاکەرەوە ئەمجارە نەدرێت بۆ مەسەلەی ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان و حکوومەت. من پێم وایە ئەو گفتوگوانە لەوانەیە درێژە بچێشێ، بەڵام لەوانەیە چاوەڕوانی ئەوەش نەکەین کە گۆڕان بەبێ با بڵێن لێکدانەوە بەبێ ئەوەی کە بزانرێت دوای با بڵێن سیناریۆکانی دوای ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان و حکوومەت چی دەبێ. ئایا مەسەلەی هەڵبژاردن چه هەڵوێستێک دەبێ لەلایەنی سەرکردایەتی سیاسی کوردەوە بۆ هەڵبژاردننی ئایندا، ئایا پرسی سەرۆکایەتی هەرێم هەروە دەمێنێتەوە تا 2017 یان بە شێوازێک مامەڵە لەگەێت لەبەرەوەی ئەگەر پەرلەمان دەست بە کارەکانی خۆی بکاتەوە ئەگەر یاساکان لە پەرلەمان دەربچێنرێن یان بڕیارەکان چێ ئیمزای دەکە، ئایا ئەوان ئامادەن بینێرن بۆ سەرۆکایەتی هەرێم لە کاتێکدا پێیان وایە سەرۆکایەتی هەرێم کارەکانی تەواو بووە یاخود ماوەی یاسایی تەواو بووە. جا بۆیە ئەو مەسەلانە دەبێت یەکلا بکرێتەوە بەر لەوەی مەسەلەی با بڵێن دۆخی پەرلەمان ئاسایی بکرێتەوە و گۆڕان بڕیاری گەڕانەوەی بۆ ناو حکوومەت و بۆ ناو پەرلەمان بدات. ئەو مەسەلانە یەکلا نەکرێتەوە من پێم وانە دەستکەواتە پێویستی بەڕێکەوتنی سیاسیش هەیە، ینی پێش یەکلاکردنەوەی بابەتی پەرلەمانەوە، چونکە دەبێت لە پەرلەمان وەکو تۆوتت ئەو گرفتە چارەسەر بکرێت. ئایا پەرلەمان بابەتەکانی دەنێرێت بۆ سەرۆکایەتی هەرێمیان نا؟ من پێم وایە گۆڕان حەق خۆیەتی مەترسی ئەوەی هەبێت دوای ئەو مەسەلەی ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان ئایا نیازەکە ئەوەیە تەنیا گۆڕانیش بهێنرێتە ناو ئەو با بڵێن ئەو چوارچێوەیە کە بەرپرسیارەتی دۆخەکە هەڵبگرێ یاخود بەڕاستی نیازێک هەیە بۆ مەسەلەی بەشداری فعلی و حەقیقی لە ناو دەسەڵاتی با بڵێن لە ناو حکومڕانیدا و هەروەها نیەتێکی حەقیقی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر. بەڵام ئەگەر نیاز تەنیا ئەوە بێ گۆڕانیش بێتە ناو ئەو چوارچێوەی کە بەرپرسیارەتی قەیرانەکان هەڵبگرێ لەوانەیە گۆڕان ئەو کاتە بە ئاسانی بڕیاری ئەوە نەدات بێتەوە ناو با بڵێن پەرلەمانی لێ دەکەنیتەوە. ینی من زانیتە من پێم وایە هۆکاری زیاتر هەیە لەوەی کە مەسەلەی دەستپێکردنەوەی ئەو دانووسان یاخود ئەو گفتوگویانە و هەروەها پەیوەندی بە مەسەلەی بەغداشەوە هەیە. بۆ نمونە وەفدی کوردی ئێستا دەچێتە بەغداش لە دەرگای بەغدادەدا، لەوانەیە بەشێکی پەیوەندی بە مەسەلەی فشاری دەرەچیەوە هەبێ. فشاری دەرەچی من پێم وایە ئەوان بە تایبەتیش یەکێتی ئەوروپا ئەوان بە مەرج دانەوێ پشتیوانی دارایی یاخود پشتیوانی هەرێمی کوردستان بکەن. مەرجەکەشان چیە؟ یەکێکیان ئەوەیە کە ریفۆرمی ئیداری بکرێ
لە هەمان کاتیدا ریفۆرمی دەستوری لە زمانی ریفۆرمی دەستوریەکەش مەسەلەی دۆخی پەرلەمان و حکوومەت و هەروەها ئەوەش پێویست دەکات بە شێوەیەک لە شێوەکان ینی هەموو لایەک تێدا بەشدار بن لێتان ناشارمەوەیانی ئەوەی هەفتەی پێشوو کە ئەو گفتوگویان بڵێن کە وەفدی یەکێتی ئەوروپا لێرە بوو لایەنەکانی بینیوە و قسانی بەڕاشکاوە قسان لەسەر مەسەلانە کردووە وەروە من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە لە 21 و 22 مانگە لە برۆکسل لە یەکێتی ئەوروپا بەشداری یەکێک لەوەکانم کرد کە سیاسەتی 3 ساڵی داهاتووی یەکێتی ئەوروپا دادەڕێژن و یەکێک لەوانەیە ئەوە بکە بزانن چۆن مامەڵە لەگەڵ دەسەڵاتی کوردی بگەن لەگەڵ لە هەرێمی کوردستان بکەن ئەویش بەڕاستی دەتوانم بڵێم کۆی لێکدانەوەکان کۆی پێشنیارەکان ڕاستپاردەکان ئەو بکە بە شێوەیەکی مەرزدار بێ دەبێ پشتیوانیکردنی کورد مەرجەکان یەکێکیان ئەوەیە کە ئەگەر پشتیوانی کورد بۆ نمونە لە بانکی با بڵێن سەرمایه‌گوزاری ئەوروپی ببێتە کەفیل بۆ ئەوەی حکوومەتی هەرێم بۆی بتوانێت قەرز وەربگرێ کۆمەڵێک مەرجی لە پێشدانە بۆی پەرلەمانی بۆ یەکێتی ئەوروپا بتوانێت بە ناوی پرۆژە پشتیوانی دارایی هاوکاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەوەیە کە وەک گوتم دەبێت دۆخی دام و دەستگاکان چاک بکرێتەوە ریفۆرمی ئیداری بکرێت و بە هەمان شێوە مەسلەی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بە شێوەیەک لە شێوەکان ئەمانە بەشێکن لەو پاکێژێ دێتوانم بڵێم یەکێتی ئەوروپا لە 3 ساڵی ئایندەدا ئیشی لەسەر دەکات بۆ هەرێمی کوردستان باشە هەوڵەکان بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسەکاندا لەسەر ناکۆچیە سیاسەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان هەروەها چۆن نیشاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و بینینی ئەو لایەنانی دیکە مەبەستم شاندەکانی یەکێتی ئەوروپاش هەمووی والێک دەدرێتەوە کە جۆرێکە لە نەرمینواندن و نەرمبوونەوەی دۆخەکە بەڵام ئەمە ئەگەر وا بێ بۆ هەر یەکێک لە لایەنە سیاسەکان نەرمبوونەوەیەکی ناچاریە نەگەوەی کە تێگەیشتن بێ لە واقعەکە دەتوانم بڵێم ینی هەردوو مەسەلەکە ئەوەی تیانی هەردووشان فشار دروست دەکەن لەسەر لایەنەکان بۆی کە بە جۆرێکتر با بڵێن خوێندنەوەیان بۆ دۆخەکە بێ و یاخود جۆرێک لە نەرمی بێن بۆی لە ینی هیچ نەبێ بزانن گفتوگۆیەک دەست پێ بکەن لەبەر هیچ گفتوگۆیەک نەماوە هیچ کەناڵش پەیوەندی نەماوە لە نێوانی لایەنەکان ئەوە تا دەبینین ینی لەوانەیە گۆڕان بە هەمان شێوە نێوێت لە چوارچێوەی یاخود لە دەرەوەی ئەو گەمە سیاسە بێ لەوانەیە ئەو ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێ خەڵک ڕادێ لەوەی کە لە بۆ وەک دەڵێن بێگۆڕانی لە ناو گەمەی سیاسیدا ئەگەر خەڵک بۆ شێوە ڕابێ ئایا پێگەی گۆڕان چی دەبێت لە ناو گەمە سیاسەکاندا بۆ نمونە مەسەلەیەشتری شێ بەڕاستی مەترسیدارە ئەگەر گۆڕانیا هەر لایەنێکی تر لە ناو گەمە سیاسەکە نەبێت لە ناو دام و دەستگاکان نەبێت چێ بڕیاری ئەوە یەکلاکەرەوە دەدات بۆ مەسەلەی ڕیفراندۆم کە ئێستا لە ئارادایە چێ بڕیاری یەکلاکەرەوە دەدات بۆ مەسەلەی هەڵبژاردننی ئایندا یعنی کۆمەڵێک مەسەلە هەیە ئەگەر ئەوانە لە دەرەوەی کایەکە من لە دەروی گەمە سیاسەکە من لە دەروی دام و دەستگاکان بن لەوانەیە ئەو بریارانێت کە دەرەچێ بە قازانجی ئەوان تاوا نەبێ لە لاشتریشەوە ڕاهاتنی خەڵک لەسەرەوەی کە هێزێکی سیاسی لە دەرەوەی ئەو گەمانە بێ ئەوەش بۆ خۆی لە خۆیدا جۆرێک لە مەترسی لە سەر پێگەی جەماوەری با بڵێن گۆڕان یا هەر لاەنە شتێ دروست دەکات ئەمە لەلایەکۆ لە لاشتریشەوە فشاری دەرەشی لە ڕاستیدا هەیە لەبەرەوەی ئەگەر ئاگادار بن هەرێمی کوردستان لە دەرگای ئەمریکایدا لە دەرگای وڵاتانی یەکێتی ئەوروپایدا بۆ ئەوەی پشتیوانی هاوکاری و پشتیوانی دارایی بکەن بۆ ئەو دۆخی بۆ بتوان لەو قەیرانە دەربچن من پێم وایە بەدەنگەوە هاتنی یەکێتی ئەوروپا بە تایبەتی بۆ مەسەلەی داواکاری هەرێمی کوردستان مەرزدار دەبێت مەرجەکەش ئەوەیە کە دەبێت دۆخەکان ئاسایی بکرێتەوە دەبێت ریفۆرم بکرێت لە کۆمەڵێک بواردا و لە زمنیان وە گوتم ریفۆرمی دەستوری هەرچەند ئێمە دەستورمانێ بەڵام مەسەلەی سەرۆکایەتی و مەسەلەی بەشداری سیاسی مەسەلەیەک دەبێت بۆ مەسەلەی باشە بۆ خۆی ئامادەکردنی دەستور و دەنگدان لەسەریشی دەچێتەوە چوارچێوە بەڵام گەڕانەوەی هەرێمی کوردستان یان دانی کەم چوونی ئەو شاندەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا تا چەند کاریگەری یان پەیوەندی بە وەڵامدانەوەی وڵاتە زلهێزەکانی دنیاوە بوو کە هەرێمی کوردستان داوای هاوکاری لێکردن بۆ دەربازبوون لەم قەیرانەدارەی ئێستا ڕۆبەڕووی بۆ لە ڕاستیدا ینی ئێمە نازانین ئەجەندای حەقیقی ئەو سەردانە چی بووە ئەوەندەی بیستمان لە ڕاگەیانەکان گوایە وەفدی هەرێم داوای
بەشی هەرێمی کردووە لەو قەرزانەی کە حکوومەتی بەغدا بڕیارە وەرەگرێ. بەڕاستی من پێم وایە وەفدێکی وە لە کاتێکی وە بۆ پرسێکی بەو شێوە بسێ هیچ نازانم نەجێ متمانەیە بەو شێوازە نا ئەو ئەهەمیەتی هەیە گەر وا بوو بێ زۆر مەسەلەی تر هەبوو باز نەکرابێ. من نازانم ینی ئەوەی من دەیبینم ینی زۆر پرسی تر هەبووە زۆر پرسی گرنگتر هەبووە کە کورد بێوێت سەردانی بەغدا بکات. بۆ منە مەسلەی یەکلاکردنەوەی مەسلەی ڕێکەوتنی نەوت مەسلەی بودجەی پێشمەرگا مەسلەی کۆمەڵێک مەسلەی تر هەیە ینی دەبێ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا یەکلای بکاتەوە. و نازانین تا ئێستاش ئایا ئەو با بڵێن وڵاتانەی یاخود ئەو ئاژانسانی کە بڕیارە قەرز بدەن بە عێراق چەندە چییە ئایاوە دەهێنێت هەرێمی کوردستان بسێت لەو لە دەرگای ئەوان بدات لە کاتێکدا ئێمە بەڕاستی بودجەمان هیچ ئەوەیەکمان ینی لە ڕووی دارایەوە پەیوەندێکی ئۆتۆمان لەگەڵ بەغدانەوە من نازانم بە ئەوەیەشی ئەوەی نبینم بە مەسلەیەکی زۆر جددی نبینم مەسلەی داواکردنی بەشی هەرێم لەو قەرزانێک کە بڕیارە بدرێت کە هێشتاش نازانین دەدرێ یاخود نادرێت. باشە خوێندنەوەیەکە بوو بۆی کە ئەم سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی بۆ وەڵامدانەوەی ئەو ڕایەیە بە تایبەت لە شەقامی کوردیدا کە دروست بۆ سەبارەت بۆی ئەگەر هەرێم لەگەڵ بەغدا بمایەتەوە ئێمە تووشی ئەم قەیرانەی ئێستا نابووین جۆرێکە لە ئامادەکردنی وەڵامێک بۆ ئەو بۆچوونە. دەکرێەوە ینی ئەوە بێ و دەشکرێ مەسلەیەشتریشە بێ کە وڵاتانی دەرەوە با بڵێن ئەوانیش زۆرێک لە فشاریان دروست کردو کە لە دەرگای بەغدا بدرێتەوە بە شێوازیشتر بەڵام ئێمە دەزانین ینی کێشەی سیاسیمان هەیە ئێمە قسە و باسی سەربەخۆیمان هەیە ئێمە کۆمەڵێک مەسەلەی ترمانەیە کە ئەوە ڕێگر دەبێت لەو لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا تا ئەو مەسەلانە بێن من پێم وایە بەغدا ئامادە نابێ هیچ پەیوەندێکی لەگەڵ بێ تا مەسەلەی خۆی یەکلا نکاتەوە هەرێم ئایا دەوێت هەرێم لەگەڵ بەغدا بمێنێتەوە لە چوارچەوەی عێراق بمێنێتەوە یاخود دەوێت ڕیفراندۆم بکات و سەربەخۆی ڕابگەێنێ ئەمە لەلایەکشۆ ئایا هەرێمی کوردستان دەوێت سەربەخۆیانە نەوتی خۆی بفرۆشە یاخود لە ڕێی بەغدا فرۆشتە تا ئەو مەسەلان یەکلا نەکرێتەوە لەگەڵ بەغدا من پێم وانێ بەغدا ئامادەیی هەبێ کە پەیوەندەکانی خۆی ئاسایی بکاتەوە تەنیا لەوانەیە لە بواری سەربازی لە بواری ڕوبەڕووبوونەوەی داعش هەندێک هاوکاری ئەم شتانە بمێنێ لەگەڵ یەکتر جۆرێک لە هەمانجێ بێ ئەجینە لە ڕووی داراییەوە تەسەوڕ ناکەم عێراق لە کاتێکیدا بۆ خۆشیان ینی گرفتی داراییان هەیە ئێستا بۆیە ئەوان بەس پێ دوایە بە تایبەت لە بابەتی مەسلەی ڕێککەوتنی نەوت و بودجەدا هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنی فرۆشتنی نەوت لە ڕێگەی بەغداوە لە کاتێکە ئەم بڕیاری سەربەخۆ فرۆشتنی نەوتی داوە پاشەکشێ دەکات لە بڕیارێکی لەو جۆرە من پێم وایە دەبێ قازانج و زیانەکانی ئەوەی کە لەگەڵ بەغدا لە ڕێی بەغدا بنێژدرێ یاخود لە ڕێی بەغدا نەنێژدرێ دەبێت ئەمە لێک بدرێتەوە ئایا قازانجی هەرێم لەوەدا داهاتێکی زیاتری دەست دەکەوێت لە ڕێی بەغدا بنێرێ یاخود داهاتێکی کەمتری دەست دەکەوێت بەڵام من پێم وایە تا ئێستا ینی نردنی یاخود فرۆشتنی نەوت بە شێوازێکی سەربەخۆ زۆر لە ئیجابیانە نەکەوتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەر یەک لەبەر دوو هۆکار هۆکارێکیانەوەیە شەفافیت ناشەفافێت زیاتر بۆ مانای ئێستا نازانی داهاتی هەرێمی کوردستان ژمارەکەی چەندە چ ڕقەمێکی بەڵام پێشتر هیچ نەبێ دەمازانی لە بەغداوە چەندمان پارە بۆ ئەمە لەلایەکەوە لەلایەشتریشەوە مەسەلەی کۆنتڕۆڵکردنی داهاتی نەوت لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە ئەوش خۆی لە خۆیدا دەتوانم بڵێم کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان کێشە سیاسەکانی قوڵتر کردێتەوە بۆی هەیمنەی لایەنێک لە لایەنەکانی بەسەرگەمە سیاسەکاندا زال کردووە. باشە سەبارەت بە ناوخۆی هەرێمی کوردستان بە تێپەڕاندنی ناکۆکە سیاسەکان زۆر بە کورتی دەمەوێت پێم بڵێ وەکو چاودێرێک گەشتبینیت بە دۆخەکە؟ من زۆر گەشتبین نیم بەڵام ئومێدیشم هەیە کە ئەگەر لایەنەکان ئیرادەی ئەویان هەبێ مەسەلەی دەرچوون لەو دۆخە لەبەرەوەی دەرچوونەکە لەو قەیرانانە بە قازانجی هەمووان تەواو دەبێ و ئەگەر گفتوگەکان بەردەوام بێ ئومێد دەکەین کە بگەن بە ڕێگە چارەیەک. زۆر سپاس بۆ دانای سعید سۆفی چاودێری سیاسی سپاس دەکەم کە لەم بەشەی پانۆرامادا لەگەڵمان بوو.